شارەزایانی بۆری تەندروستی زیاتر هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ پیسبوونی سەرچاوی ئاوی خواردنەوە و گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ژەهراوی بوون بەو خواردن و خواردنەوانەی کە باش و بە شێوەیەکی تەندروست هەڵنەگیرابێت. هاوڵاتیان و کاسبکارانیش لەوبارەیە و بۆچوونی جیاوازیان هەیە سەبارەت بە هۆکارەکانی توشبوون و خۆپارێزی لە سکچوون و ڕشانەوە. ئەو سەوزەیە بە ئاوی قورس ئاوەدرێت، یعنی بە ئاوی پیس نەک ئاوڕۆ، هەر ئاوی پیسایی ئینسان بەو ئاوەدرێت. خۆی ئەمە هەڵگریە ڤایرۆسی هیلای بەکتریای بەڕاستی شتێکی خەتەرە ئەگەر بێت و عیلاج نەکرێت. ئەوانشی لەو ئەوروپاوە دێنەوە تەما لابد ئەجواکان نەگۆڕێ ئەو خەتوشە و حاڵاتە من خۆشبەختانە حکوومەتی هەرێم هاتە سەرخەد و بزانم 100 میلیۆن دیاریشی دەرخان کردو بۆ دیاردەیە و پێم وایە بەڕێی من با ماوەی خەڵک لە بە دەرەجە یەکەم لە سەوزە کەوەر کەرەوز ئەو شتەکانی تر دوورکەوێتەوە بەڕاستی ئەگەر هەر حەزیشی لەکای بیشواتەوە حەبەیە حەبەکەی تێکا جوان پاکوتەمیزە بێ باشتە بەڕێی من. لە ڕاستی نەخۆشەکە بە ڕادێکی بەرچاو لە تۆڕۆکۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا لە کەناڵی ڕاگەاندنەکان بەرچاو لە ناو خەڵکیشا بەرچاو بوونی هەیە و ئەبینێ و وەزارەتی تەندروستی لە ڕێگەی سۆشیال میدیا ئەوەشداریە بە خاوەن دوکانەکان بە خاوەن چێشخانەکان بەدەر لەوەش لیژنا ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاوە گەڕێ کە خەڵک هەمووی هەستی پێ کردووە بە پێی هۆشداری وەزارەتی تەندروستی بڵاوی کردوێتەوە لە سۆشیال میدیا سەوزەواتەکان بە هەموو شێوەیە قەدەغەکراوە وەکو کاهوو کەلەرم سەوزەوات بابەتی کەوەر و کەرەوز و ئەم جۆرە شتانە وەکو بینی من دام لەناوە پێشتر کاهوومە بووە ئێستا بەبوونەی نەخۆشەکە و بۆ کەمکردنەوەی ڕێژەی نەخۆشەکە و لە پێناو ئاستی سەلامەتی هاوڵاتی سەوز و شتەکانمان لابردووە. خۆی نەخۆشیەکە هەیە باوە ێگەشتی کە بۆی کە بارانی ئەوەش ئەم تاڵی ساریش نەبووە هەتا گەرمیش بێ خراپەوە داواکرد لە حکومەت ێگەشتی کە ئەو شوێنێکی شتەکان بگەڕێت یعنی خۆی خەڵکەکە با خۆی وشابێ کاکە ئێمە لە بێ حکومەت بێ بابڕاو بکەین با خۆشدا بخوام بڵێن کاکە ئەمە بکە ئەو بکە پاکوتیمیزی زۆر باشەکە خۆ پارێزە باشەکە ئێستا ئێمە لە ماڵ و ئاوی گەرم بەکارێنە ئاوی گەرم ئەکوڵێنین و سادێکردنەوەی خۆینەوە هیچێکە هەموو ماڵی غازی هەموو ماڵی ئاوی هەیە ئەگەر ئەوە بکوڵێت باشترێکە. بەنسبەت ئەم نەخۆشیەوە ئەمە شتێکە نابین کاری لێ بکە بڵێ کە نییە چونکە ئەم شتە هەر لە زوو و لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم نەخۆشی هەبووە تە بە پلێ بەرزتر بە پلێ نزمتر بە تایبەت خۆ بە پارێزیکردن لە ناو بازارە یان لە شوێنە گشتیەکان لە هەموو شوێنێ شەرنی هەر ناو بازار بێ خۆ پارێزیکردنە یەکەم شت لە ئاوی خواردنەوە تێگەی زۆر شوێن هەیە نابێتە سامون خۆم شخصی خۆم ناتوانم بچمە هەموو شوێنە نانی نێڕۆیەک بخۆمیان نانی شتێ بخۆم بە ئیسراحەت ئەبێ دڵنیا بم لەو شوێنەکە زۆر پاک و تەمیزە ئینجا. ئەم نەخۆشیە لە زۆر شتەوە هەیە بڵێ ئێستا بڵێن ئەوە هەیەڵێ لە سەوزە لە سەوزە لەوانە احتیمالی هەبێ بەڵام لە ساسەوە نیە چونکە مناڵی دو ساڵ خۆ سەوزە ناخوا مناڵی دو ساڵ بازە شت ناخوا شیا شیری دایکی یا شیری ئەم شتێک ئاخوا بەڵام لە سەر چاوەکەی ئەکسەری ئاوە ئاو ژینگە پیسە هەموو کەسێکیش بە پێی توانای خۆی خۆی پارێزیەکە ئەوە هەیە دەمامەکە بەسێوای دەمامک نابەسە بەڵام خۆ ئەمە پەیوەندی بە دەمامکۆ نییە خۆ ناگوێزرێتوانێ بەڵام پاکوتەمیزی هەموو ینی کاتێ هەموو کاتێ عیب نەبێت سەرتەوالێتەیە ئاچی بۆ شوێنێ زوو دەستی بشوات. بەتەکیت نەخۆشی زۆر بڵاوە لە کوردستانە هۆکاری سەرەکیش ڕێنمایەکان کە ئەکرێن کەس جێبەجێی ناکە کۆمەڵێ ڕێنمایە هەبێ ئینسان ئەبێ خۆی جێبەجێی کا خۆی بپارێزێ لە نەخۆشیەکە یەک نەخۆشی ئەم سکشون و ڕشانوێ لەلایەک و نەخۆشی کۆلێراژ لەلایەک هەر هەمویان پێویستیان بەوە هەیە کە دکتۆرەکان ڕێنمایی لە تەلەڤیزیۆنەکان و لەولا ئەیدەنە خەڵک بیپارێزە و خۆی بکات ئەچیتە شوێنێکی قەڵەباڵغەوە دەمامک بەرێ ئەچی شت ئەکری بە تایبەتی ئێسم نەخۆشە زیاتر لە سەوزە و لەوانە ئەبێ بشۆرێتەوە پاک و تەمیز بێ میوەکان پاک و تەمیز بێ ئەو شتانەی کە لەسەر جادەی ئەیبینی دانە پۆشراوە لەو شتانە نەکری خۆتی لێ پارێزی. بۆ خۆپارێزی لە سکچون و ڕۆشانەوە پزیشکان ئامۆژگاریمان دەکەن
هەندێک ڕێنمایی ڕەچاو بکەین لەوانەش کوڵاندنی ئەو ئاوەی بۆ خواردن و خواردنەوە بەکاری دەهێنین. پێویستە هەموو خۆراکەکان بەداپۆشرا و ڕابگیرێن و سەوزە و میوەکان پێش خواردنیان زۆر بەباشی بشۆرێتەوە و پاک بکرێتەوە بەدانانی بۆ ماوەیەک لەناو خوێ یان سرکە یان گیراوەی تایبەتدا. دڵنیا بە لەوەی کە ئەو خۆراکە لە سەرچاوێکی پاک و بە ئاوی پاک بەرهەمهێنراوە. دەستشتنی باش بە تایبەت پێش نان خواردن و دوای توالێت. مامەڵە نەکردن لەگەڵ خواردنە نەشۆراوەکان هەروەها خۆ بە دوورگرتن لە هەموو بەرکەوتنەکان لەگەڵ کەسانی نەخۆشە.